دکتۆر و مامۆستایان و تابیانە خوێندکارانی عەزیز، سەرپەرشتیارانی وەرکشۆپی بوومەلەرزە و کاریگەریەکانی لەسەر دەرەوەی کوردستان، بەناوی دامەزراوەی کەریمی عەڵەکەوە دەستخۆشی بەڕێوەچوونی ساڵاتەکان دەکەین. بە هیوای لەمڕۆیە بتوانین چەند بابەتێکی زانستی دەربارەی ئەو بابەتە بروژێن کە دڵنیان سوودی بۆ هەموو لایەکە بێت. ئەڵبەتە دوای ئەو کارەساتی بوومەلەرزەی کە لە ڕۆژانی ڕابردووە ئەم ناوچەی گرتەوە و ڕژاندنی بابەتێکی ئاوا و قسەکردن لەسەر بابەتێکی ئاوا بە لای ئێمەوە زۆر گرنگ و پێویست و هەنووقەیە. ئێمە لە دامەزراوەی کەریمی عەڵەکە لە پاش دروستبوونمان لە ساڵی 2008ەوە بابەتی زمان و گرنگیدان بە ئەدەبیات و کتێبخانەی کوردیمان وەکو پرەنسیپی کارکردنی خۆمان هەڵبژار، چکە پێمان وابوو لەو بوارەیە ئێمە تا ڕادەیەک لاوازین و بۆی بتوانین زیاتر گەشەی پێدەی لەو بوارەیە کار و چالاکیەکانمان جگە لە کاری خێرخوازی و مرۆیی بەگەڕخست. هەر بۆیە زوو دامەزراوەی خۆشنویستی جەماوەیەکانمان دروست کرد و لە مێژووی دروستبوونی ئەو دامەزراوەیەشەوە تا ئێستا نزیک بە 800 ناونیشان کە هەزارەها کتێبەکە توانیمانە چاپ و بڵاو بکەینەوە کە بەرهەمی نووسەرانی خۆماڵی و بەرهەمی وەرجێڕان لە کتێبخانەکانی دنیاوە. و لە دوای ئەوە ئێمە پرۆژەی 100,000 کتێبمان بۆ ناوەندەکانی خوێندن ڕاگەیاند کە بۆ هەر قوتابخانەیەک 100 کتێب و کتێبخانەیەک دەکەینە دیاری و پێیانە بەخشین کە ئەوەش خزمەتێکی گەورەیە بۆ بەرەو پێشچوونی زمانی کوردی. بە دوایەوە ئێمە پرۆژەی پۆستەری ناودارانی کوردمان ڕاگەیاندووە کە 1 ملیۆن پۆستەر بۆ 1000 کەسایەتی لە بواری ئەدەبیات و زمان و هەموو ئەو تێکۆشەر و ڕۆشنبیر و منەوەر و پیاوە بەورانی خۆمان ئێمە پۆستەرێکیان بۆ بکەین و لە ڕێگەی ئەو پۆستەرەوە کە بێ بەرامبەر دەبێتە کتێبخانە و ناوەندەکانی خوێندن و هەموو کافتریا و کتێبخانە گشتەکان بۆ ئامانجەی کە ڕێز لە داهێنەرەکانی خۆمان بگرین، ڕێز لە تێکۆشەرەکانی خۆمان بگرین. چکە ئێمە پێمان وایە هەرمی لە ڕێز لە داهێنەرەکانی خۆی نەگرێت مەحاڵە بتوانێت ئەو گەلە بەرەو پێشەوە بڕوا. بە دوای هەموو ئەم کارانەیە جگە لە کارەکانی ترمان ئێمە لە پشت زۆرێک لەو چالاکیانەوەی کە لە شاری سلێمانی بەڕێوەچێ هەم کاری ڕۆشنبیری و کاری خێرخوازی، بەڵام بەلامانەوە گرنگە لە هەر بوارێک لە بوارەکانە کە پێویست بکات ئێمە ڕۆڵمان